سڵاوتان لێبێت بینەرانی وێزگە نیوز. ئەبینین لە سۆشیال میدیا کۆمەڵە وێنە ناخی زۆر بەمانی هەژاندووە، ئەویش بۆمبارانکردنی ناوچە گەشتیارەکانی کوردستانە و کوردستان بە تایبەتی لەلایەن تورکیاوە. ئەمڕۆ ڕێی هاوڵاتیان وەرئەگرین سەبارەت بەم بابەتە و بزانین چیان هەیە لەسەر ئەم وێنانەی کە بەردەوام لە سۆشیال میدیا خەڵکی تاساندووە. بینەرمان بن. سڵاو لێوەش مامەگیان ئەمانەوێ ڕای تۆ وەرگرین سێرێکی ئەم وێنانە بکەی وچیت هەیە لەسەر بردومانەکانی تورکیا سەبارەت بەوەی کە ناوچە گەشتیارەکانی کوردستان بردومان ئەکات. بەخێر بێن سەر چاوم وەڵڵای خۆت لە ڕاستیە ئەمە شتێکی ناغەژێنە ئەمەی کە ئەمانە کردوانە تورکیا بەڕاستی ئەوێ کوردستانی ئێمە داگیر بکە ئەڵێ مووسڵ و کەرکووکی خۆمە حیزبێکی دەسەڵاتدار ژێ لە کوردستانە پشتگیریەکە لەبەر ئەوە کەوان پشتگیریەکەن و بە هیچ شێوەکیش نانێژ لە هەولێرا خۆ پیشان بگرێ زیدیم کارەساتی کە کردویانە گەشتارێک کە عێراقین و هاتوون بۆ کوردستانی و بۆی دڵخۆشکاتێکی خۆش بن لەسەر ماسادا مەیتەکانیان بۆ ڕۆشتەوە لەبەرەوە بیانی تورکیا ئەوەیە ئەڵێ پەکەکە هەیە لەو منتەقە و منتەقە ئەسنان هەر پەکەکەی لێ نییە منتەقەیەکی گەشتیاریە بەس بۆ ئەوەی بێت و مووسڵ و کەرکووک داگیر بکە ئەمەی کردو بە پەکەکەی کردو بە بیان و وەڵا ئەم وێنانە هەمویان بەڕاستی ناخەژێن و ئەمە هەمووی پێشێلکردنی سەروەری یاسایە و پێشێلکردنی سنووری عێراقە و ئێمە دەوڵەتێکی ترین و ئەمە بەناوی وەردومانکردنی پەکەکە و بەناوی لێدان لە تیرۆر و ئەوانە بەڕاستی هاوڵاتی سفیل و خەڵکی مەدەنی و مناڵ و گەشتیار و گشتیاری عارەب و شوان و سایقی تراکتۆر و سایقی سیارە ئێمە دەیان جار بێتە قوربانی لە ڕاستی ئەمانە هەمووی کارەساتن هەمووی ناخەژێنن ئێمە داوای لە کۆمەڵگەی دەوڵەتی داوە لە سەرانی عێراق داوە لە حکوومەتەکانی ناوچەکە با بڵێن کە سنوورێک بۆ ئەم پێشێلکاریانە دانێن لە ڕاستیە ئەمە دەیان ڕووداوی ناخۆش و دڵتەزیێنی لێکوتۆتۆ و ئێمە وڵاتێکی ترین وە سیادەی خۆمان هەیە نابێ ئەم سیادە و سەروەری ئەم وڵاتی ئێماوە پێشێلکرێ لە ڕاستیە ئەمە هەمووی جەریمەی و هەمووی کاری تیرۆریستیە لە ڕاستیە ئەمە تیرۆرە لە ڕاستیە. وڵی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین چەند وەختە نۆکەرایەتی ئەم وڵات و وڵاتەکە لە وڵات دەوری ئاغایەتی خۆیان ببینن ئاغا بن بەسەر میلەتی خوان و نۆکەری بێگانە بن. چیت هەیە لەسەر بردومانەکانی تورکیا سەبارەت بە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان؟ بێگومان ئەگەر لە ڕووی کورداتێکەکە قسە نەکەن لە ڕووی ئینسانیەتێکەوە یعنی وێنەیەکن کە تریژیدیان کە ئەتوانێ وای لێ بکەیت کە ئینسان ناخی بۆی بسووتێت بۆ ئێمە دوو جار هەم لە ڕووی مرۆڤایەتی و هەم لە ڕووی کوردایەتیەوە جارێکی کەش لەڕەوەی کە بەدەستی کوردەکانی خۆشمان هۆکارێکی سەرەکین بۆ وانی کەوامان لێبێت ئێمە ئەگەر خاوەنمان هەبێ هیچ هێزێک ناتوانێت وەمان لێ بکات ئەگەر ئێمە وامان لێ بکە ئیرادەمان هەبێ بۆ خاک وڵاتی خۆمان ئەگەر نەشتوانین ڕوبەڕوویان بینەوە بە چەک هەمومان لە ناخۆ پێمان ناخۆشە بێ و ئەگەر چەکیشمان پێ نەبێ ڕۆحمانەکەین بە فیدایان بەڵام وایان لێ کردوین کە ئێمە ئیتیمامێکی وامان نەمامێ بۆ نیشتیمانەکەمان لە کاتێکا ئێمە سەرکردەکانی خۆمان هۆکارێکی سەرەکین بۆ هاتنی ئەوان بۆ ناو خاکی خۆمان. سیودوو ساڵە بێخاوەنین بە هەموو شێوەیەک قەسمانەکە لە ناو شارەکان لە دەرەوەی شارەکان هەر جاری بە بیانوویەک شتەکانیشی تورکیا بەس ئەڵێ خۆی نایشارێتەوە ئۆردوغان ئەڵێ ئەگەر
ئێمە دژی قواری کوردین ئەگەر لافەری قاژبێڵ ئێمە لیانین تێگی ئەو هەر شۆڤێنیکی تورکی تورکە لەسەر هینی عوسمانیەکان خەو بە دەوڵەتی عوسمانیەکانەوە بینێتەوە جارێکی تر تێگەی درێژەوە سیاسەتی خۆی لە پاڵ دینەکەیە ئەوێت دروستی کاتەوە ئێستش ئەوەی لۆزان ئەم ساڵ لە کۆتایی پێ هاتووە جارێکی ترێت لەو ڕێگایەوە بێت کوردستانی عێراق داگیر بکە ئەویش تاوان بە پاڵپشتی یەرخۆی نا بە پاڵپشتی کوردەکانی خۆمان کە کوردەکانی خۆشمان دەورێکی خراپیان هەیە لە چاوساغی بۆیان و جاسوسی بۆیان و بێدەنجی بۆیان و ئەمانە وای کردووە کە ئەردۆغان بە تەواوی بە پارەی خۆشمان بە پارەی ئەو نەوتی کوردستان 50 ساڵ دراوە بۆوان جینا خۆمان نەزانین ئیقتصادی تورکیا چییە ناتوانێت تورکیا 2 مانگ شەڕ بکگەر بەو ئیقتصادی خۆی بێ بەڵام ئەوە تا نەوتەکەی بردووە نەوتەکە بۆ ئێمە نییە بۆ ئێمە ماڵوێرانیە هەمووی ئەو پارەی ئەو نەوتە ئەدرێت بە قومبەلە و بە چەکی چیمیاوی و بەکاری هێنێەوە. سڵاو خێرن بابزانین سێرێکی ئەم وێنانە بکەیت و چیت هەیە لەسەر بردومانەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچە گەشتیاریەکان. وڵای ئەم وێنانە ئەوە پیشانەیە بەڕاستی کە ئێمە 4 دوژمنمان هەیە لە 4 شوێن بەڵام ئەوەی کە دوژمنی کووردە بەڕاستی ئسە ئەوەی ئەردۆغانە لەبەرەوە بە ئاشکرا قەسفی ئەو شتاوچاناکە تا ئێستا کەس نهاتوە جۆ لەسەری بەڵام ئەم جارە برا عەرەبەکانمان بەداخەوە ئەو مناڵە شەهید بووە ئەو وەکو زاوایە شەهید بوون ئەو ئینانە شەهید بوو بەڕاستی خەڵک ئێستا هەمووی هاتوۆ جۆ من چەندین لە برا عەرەبەکان گەنجەکان دێن لێرا پرسیاران لێکم قسەیانە گەڵاکەم ئەڵێن ئێمە زۆر نیگەرانین لەو وەزعە ئێمە هەمومان بە هەمومانەوە دژی ئەوە وەسی بەس من پێم وایە ئەمە تەکتیکێکە شتێکی ئاوهایە بۆ ئەوەی عێراق بێتە جواو ئەو هەستێت بە داگیرکردنی چەند شارێک لە شاری کوردستان لە کوردستانی باشوور وەکو چۆن لە کوردستانی ڕۆژاوە ئێستا چەند شارێکی داگیر کردووە بێتە ناوەوە چەند شاری داگیرکە بڵێ ئەوان دەست ئەو خۆی دەست پێشخەری کەسۆ لە دانی خەڵکو و چەندین ساڵە لە منطقەی نەکەر قەندیل لە منطقەی بادنیان لە دهۆک لە زاخۆ حتا گەیشتە ناوچەی شارباژی ڕشکە ئەو قەسی کردووە بەڵام کەس لەسەر کورد نهاتۆ جۆ. ئێمە بەنسبەت ئەم وێنانەوە ئێمە وڵاتێکی بێخاوەنین. پێت وایە تورکیا بۆ بێخاوەنین پێت وایە بۆچی تورکیا بردومانی کوردستان ئەکات؟ ئەوە لە 2 ئاقارایی بینی و ئاقارێکیانەوەی ئێمە کیانمان نییە وەکو وایە من ئەم مێزە لەبەر ئەو دوکانە دانێم کەسێک بێت بڵێ ئەلاگەیەک دانێمە بێ بڵێم بڕوخسەت لە ساحە دوکانەکە وەرگرا من ناتوانم بڵێ مەلاکە دانێ هەرێمی کوردستانی جوایە بەنسبەت تورکیا و بەنسبەت وڵاتانی چواردەورەوە هەر هەڕەشەیە بۆ سەر ئێمە هیچ توانایەکمان نییە جوابمان نەبێ. بۆ جوابمان نییە پێت وایە بۆچی جواب هەرێمی کوردستان هیچ جوابێکی نییە؟ ئێمە نیمانە لەبەر ئێمە خاوەنی کیانینەوە تا عێراق 4 گەشتیاران هاتن لە سەیرانگایەکە لە زاخۆ 4 تۆپیان پێوەنا لە 22 قونسڵگەری و سەفارەتی عێراق عەلەمەکانیان پێداگرتن لەبەرەوە ئەوان خاوەنی کیانن خاوەنی سنوورن خاوەنی وڵاتن هەموو دنیا لەسەریان هێتە جوان. ئێمە لە ناو عێراقا پێمانڵە هەرێمی کوردستان ئەم هەرێمی کوردستان ئێمە خاوەنی کیانین خاوەنی یاسا و قوتی خۆمانین هیچ هێزێکمان نییە بەسەر تورکیا هیچ دەسەڵاتێکمان نییە خاوەنی هیچ نین. باشترین شت بۆ هەرێمی کوردستانەوەی ئێمە بگەڕێنەوە بۆ بەغا ئێمە بێ قوت لە بەغاوە وەرگین تۆ خاوەنی ئەو مایکە کێ خۆی تۆ نیە تۆ خاوەنی سەربەخۆ مایکەی تۆ نییە وایە خاوەنێکی هەیە شوێنێک هەیە کە تۆ هاتووی لێرە گفتوگوۆیە لە من وەرەگری لەبەرەوە بێ بگەڕێتەوە بۆ سەرچاوەکەی خۆ ئەبێ هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ بەغا سەرچاوەی هەرێمی کوردستان بۆ دارایی بۆ قوت بۆ هێز بۆ هەموو شتێ بەغایە هەرکە ئێمە توانیمان لەگەڵ بەغا ڕێکەین ئەتوانین جوابی تورکیا بدەینەوە ئەتوانین تۆ بنین بە تورکیاوە.
لەسەر شەیدبوونی ئەو مناڵە بچووکە بێ زیانە لەسەر ئەو دوو هاوسەری کە بۆ مانگی هەنگوینی هاتبوونە هەرێمی کوردستان و ویستیان کۆمەڵ یادگاری لەگەڵ خۆیان بەرنەوە بەڵام لە ئەنجامدا تەرمەکەیان گەیشتەوە دەست تەرمی ئەو دوو ئازیزە گەیشتەوە دەست کە سوکاریان لەبری ئەوەی کۆمەڵ یادگاری جوان بڕواتەوە. بێگومان وەکو وتم لە سەرەتایە لە ناخی ینی بۆ مرۆڤ بوون ئەمە کارەساتە ئەمەش کە ئێمە خاک و وڵاتێکمان هەیە لە ڕووی گەشتیاریەوە شوێنێکی جوان و خۆشە ئێستا کەوا مالیات و داهاتی زۆربەی کوردی خۆمان بەبوونێکم دەرامەتی و داهاتمان لەسەر ناوچە گەشتیارەکانە بەو گەشتیارانەیە کەیەن ئەمەش کە ڕوویەیە ئەمەش هەم کارەساتێکی کێ لە ڕووی کەوا کات گەشتار کەمتر ڕووکاتە ناوچەکانمان وا لەگە کاکە سەلامەت نەبن لە ڕووی ئەوەش کە کەسانەوەیان لێ هاتووە بۆ ئێمە زۆر ناخۆشترە لەبەرەوەی کەسانێکن هاتوون لە وڵاتەکە ئێمە هەست بە ئارامی بکەن هاتوون بۆ ئەوەی گەشتێکی هاوسەرگیریان لە وڵاتەکە ئێمەیە بەسەربەرن بەڵام بەداخەوە کە بۆ کارەساتەوە ڕۆشتونەتەوە ئەمام کارەساتێکە ینی بەڕاستی هەموو کەس ناتوانێت کە بەرگی بگرێت یعنی کە نتوانێت خەفەتی پێ بخوات بە هاوزمانی ئێمەش نەبن ئەو گەشتیارێکن هەم لە وڵاتەکەمان نابوون و هەم عێراقیژن. وڵای خۆی لە ڕاستیاما گەڕێتەوە بۆ دەسەڵاتدارەکانی ئێمە ئەبووە ئەوان نانێشتا ئەم کارە نامرۆیانە بکرێت ئەگەر ئەمان پشتگیری ئەوان تووتیان نەکەن ئەوانیش ناتوان ئاوا بکەن لە ڕاستی ئەوان هاتون خۆشێکی هاتون بۆ شاری هەنگوینە بەڵام مەیتەکان زۆر بەداخەوە ومێدەوارم لە ڕەب العالەمین حەقی ئەوانە بسەنێت. بەڕاستی ئەوە ناخۆش و جێ ئەسەفە تورکیا بە بیانووی پەکەکە ئەم ناوە بردومانەکە بەڵام دڵنیا بە پەکەکەش لێرە نەبێت تورک ڕازی نابێ ئێمە دەوڵەتێکمانە بێ ئەمە سیادەیەکمانە بێ کە ناوی کوردستان بی وان خۆیان باشکراڵێن ئەگەر دەوڵەتێکی کوردی لەسەر مانگیش دروست بێمە دژین کەواتە ئەگەر پەکەکەیش بیان و نەبێ لە ڕاستیا ئەویان کردوتە بیان و ئەگەر پەکەکەش نەبێ ئەوان هەر ڕازی نین بەوەی کە ئێمە داهاتێک هەبێ سەیرانگا هەبێ ژێرخانێکی ئابووری بە هێزمان هەبێ ڕەنگە بردومانەکان بۆ ناوچە گەشتیاریەکان ئەوە ئامانج بێ بۆ ئەوی کەس نێرە ڕووکاتە کوردستان و ژێرخانی ئابووری ئەمە وێرانکەن. وەکو میلەتی کورد لەنەوە یەکەوە میلەتی کورد تورکیا زوڵمی لێئەکا بەڵام بۆ نۆ کەسی هاوڵاتی عێراقی ئەم هەموو وەزع هاتووەتە پێشەوە بەرامبەر بە تورکیا با کوردیش ئەمان هەڵوێستی هەبوایە. وڵی ئەزانی چێرەوە نییە مەسەلەن ئێمە ئەوە 32 ساڵە کووردە کوژرێ بەڵام ئەم جارە ئەوە بۆ بەخێر بۆ ئێمە کە ئەو عەرەبانە ئەوە هین بووە لەوان دراوە بەڵامەوە تا بە ئاشکرا لە ماڵە کوردەکانە درێ لە ئەوە بوو پار لە منتیقەی شارباژێر لای کارێزە لە دوکانێک درا دوکانارەکە کوژرا هەر ئەمانە نییە شتی تریشەیە. پێ دوایە بەهانەی تورکیا بۆ بردومانکردنی کوردستان چییە؟ بێگومان تورک هەمان مێژوویەکە زانین لەگەڵ کوردالەوەتەی هەیە هیچ ویستێکی بۆ کورد نەبووە لەوەتەی هەوە دوژمنی کورد بووە لەبەرەوە باوەڕ ناگەین هیچ کاتێک ئیسفادەیەکی لێ بکەین هۆکارەکەشی جوان دیارە کە ئەوەیە کە ئەو خۆشی چەند جار وتاریانیاوە کە بەشێکی کوردستان پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەیانوێ داگیری بکەنەوە و بەهانەیەکیان هەیە کە پەکەکەیە ئەوە پەیوەندی بێمەوە نییە کە خەتای ئەمانەیە خەتای ئەوانە بەڵام هەچیە بێ هۆکارێکە بێت لە ناو خاکی کووردا هەچێک هەبێت کە کورتیا ئاچێت بەهانە نییە خۆی ئێستا کەمەکەمەیسە بۆ دەرکەوتووە چەندین معسکەری هەیە چەندین معسکەری هەیە کە شوێنی وەکو مەتاری تیارێ هەیە شوێنی معسکەری مشاتی هەیە هی دەبابەی هەیە هی ناقلەی هەموو معسکەرەکان لە زۆربیان لە منطقەی بادنیانن لێەوە درێژەکاتە سەر بۆ ئەوەی چەند ناوچەیەک داگیرکە بەڵام خەیاڵی خاوە ئێمە هەموو یەکین عراقی هەمووی سەبە بە یەک هەمومان دژی ئەوەسینەوە.
ئەوەی گوێبیستی بوون ڕای بەشێک لە هاوڵاتیان بوو سەبارەت بە بۆردومانەکانی تورکیا بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان خەمێکی زۆریان لە دڵا بوو بە هیوای ئەوە بوون کە هەرێم چیتر بێدەنگ نەبێت تا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.